لە کەرکووکەوە بە ئاراستەی شارۆچکەی دوو بزوو لە باشووری ڕۆژاوی ئەو شارۆچکەیە بەرزایەکانی حەوزی حەویجەیە. ئەو بەرزایانە دەواازەیەکن بۆ پەڕینەوە بەرەو دەشتی حەویجە، وەک دەوترێت چیای باتێەوە بەدەستی هەر هێزەکۆ بێت سەرکەوتنی مسۆگەر کردووە. ئەو زنجیرە چیایە هەتا ڕێکەوتی 19/11/2014 لە دەستی چەکدارانی داعشدا بوو، بەڵام لە دوای شکستێنانی و چەکدارانە لە گوندی خراپەڕوود لە ئێستادا هێزەکانی پێشمەرگە هێزیان تێدا جێگیر کردووە بە دووربینەکانیان بە ئاسانی جم و جوڵەکانی داعش دەبینن. داعش کە لە حەویجەوە دێ هەتا زنجیرە چیاکانی خراپەڕوود هێزەکانی خۆی بە تۆکمەی کۆ کردوێتەوە لە گوندی گوبەیبە، چکە گوندی گوبەیبە سەرەتایەکە بۆ چوونە ناو دەشتی حەویجە. گوندی گوبەیبە لە دوای شکستێنانی داعش لە خراپەڕوود بووەتە قەڵای سەرەکی ئەو ڕێکخراوە لە قەزای دوو بز. ئەو گوندە یەکەم گوندە لە دامێنی چیای باتێەوە و لە دوای ئەو گوندە دەشتی حەویجە دەست پێ دەکات. وەک هێزی پێشمەرگە ئاماژەی بۆ دەکەن ئەو گوندە تەنیا قەڵای داعشە لەو سنوورەدا کە توانێتی بەرامبەر بە پێشمەرگە خۆی بگرێت. گوندێکە لەم خوارەوە مقڕی ڕئیسی داعشی لێیە، ئەلێ خۆیان قایم کردووە، هێزێکی زۆریان داناوە. ئەوانیش کە ئێریان هەڵبژاردۆ شوێنێکی ئیستراتیجیە لە گوبەیبە دیفاعەکەن لەو منتقانە لە پێش هێزی پێشمەرگە وەستاون بۆ ئەوەی ئێمە لە حەویجە نزیک نەبینەوە. گوبەیبە لە ئێستادا هیچ کەسی لێ نەماوە و خەڵکەکەی چۆڵیان کردووە، بەڵام چەند جۆرێک ئۆتۆمۆبیل لە ناو گوندەکەدا بە ڕۆژ هاتوچوو دەکەن و فڕۆکەکانی هاوپەیمانانیش چاوەدێریان دەکەن. ئەگەرچی هێزەکانی پێشمەرگە دەڵێن لەژێر گوندەکە داعش خەندەقی لێدا و چەکەکانیان لەژێر زەوی شاردوێتەوە، بەڵام بەردەوام وڵامی ئاگری چەکەکانی پێشمەرگە دەدەنەوە. بە وتەی پێشمەرگە چەکدارانی داعش زیاتر لە 400 بۆمبی چێنراویان لە سنوورەکەدا داناوە تا لە ئەگەری هەر هێرشێکدا کە بکرێتە سەریان بتوانن ڕێگری لە پێشڕەوی پێشمەرگە بکەن. لە دوای پلانی ڕزگاکردنی گوندەکانی سمایلاوە هێرشی بەرفراوانی هێزەکانی پێشمەرگە و بەستنەوەی هەردوو میحوەری 4 و 5 کەرکووک پێکەوە، هێزەکانی پێشمەرگە بەسەر چەکدارانی داعشدا زاڵ بوون و هەموو مەترسیەکانیان لەسەر کۆمپانیای غازی باکوور و کێڵگەی نەوتی خەبازە و کێڵگەی بای حەسەن دوور خستەوە. ئاڵاوشیار NRT بەرزایەکانی حەوزی حەوی